لسر پێشمەرگەی ڕۆژاوا طبعا پێشمەرگەی ڕۆژاوا خۆ بەخش کردنا پێشمەرگە دیفاعی دبەر خاکە کورد و کوردستانی و بەربی ملەتی دەبکن و جهێ شانازیە و سەرێمە وا پێشمەرگە بلندە جبەر ئەو شەرەف و خەڵاتکەرێ ملەتێ کوردن و ئەم پشتاوانە ئەم وەک ئەنجومەنە وەتانی کوردی بریارە کۆنگرێ مەژی ئەف پێشمەرگە ئەنجومەنە وەتانی کوردینە ئامادەنە ji هەر سەعاتێکی هەر وەختێکی ku دیفاعی دبەر خاکا کورد و کوردستانی دەبکن ئەز دبێژم ئەو گوتنە هاتی گوتن یا ئەلدار خەلیل ئەو گوتن وی بەدگەڕێ گوتنن بێمەسئولیەتن و ئەف گوتنێها gelekî erzan û net xizmeta qediya Kurdî û Yekrêziya Kurdî de ne tenê îstîfade jê dike ji va gotina dijminê miletê Kurd û Kurdistanê ew feqet tenê xizmeta we de.